کچ و کورتێک کەڵاوین بەکس و کوڕە سێسێ دادەنیشی یعنی مامۆستا یعنی ئەوەندە تەلەبە زۆر لە هیچ مامۆستا شێناگەین. سەد قوتابی لە پرۆژەی ئۆزالستی کێشەی نەبوونی پۆلیان هەیە و باز لەوە دەکەن کە دوو پۆل بەیەکەوە دادەنیشن ینی دوو پۆلی جیاواز بەیەکەوە دادەنیشن و جگە لەمەش تا ئێستا نە تاقیکردنەوەی بیستەکەیان کردووە و نا بە شێوەیەکی تەواو دەوامی خۆیان کردووە. داوایان لە ئێمە کردووە دەنجیان بگەێنین من هاتمەتە لایەن و دەمەوێت بزانم کێشەی خۆیان چی ینی ئەو کێشانە چیە؟ کێشەکەتان چیە؟ داوای چی دەکەن؟ کێشەی ئێمەوێ شوێنمان ئێستا ئێمە لە سەرەتای مەکتەبەوە پۆلی 10 و 11مان تێکەڵاوە 20 دقیقە مامۆستا دەرسی دەدرێتەوە 20 دقیقە مامۆستا دەرسی 11 دەرێت لە پۆلی 7 تاوەکو 12 پۆل وایە 7 شتێک تەلەبەی تێدایە تەلەبە لە زەوی دادەنیشی ئەمە پۆلی خۆمە 50 شتێک تەلەبەینە یعنی کچ و کورتێک کەڵاوین بەکس و کوڕە سێسێ دادەنیشی یعنی مامۆستا یعنی ئەوەندە تەلەبە زۆر لە هیچ مامۆستا شێناگەین لەبەر ئەوەی هەوساکەی دوایەوەش ئێمە وعدمان پێدرا بوو کە ئەو مەکتەبەمان بدەنێ مدیرەکەمان تەلەبەی زۆری وەرگرت وتیانەوە مەکتەبە دەدەینێ ئامادەیەکە دەبێت پۆلی 10 و 11 و 12 زانستی وێژەی ئێستاش دوێنێ لە پێشش پێم وای خۆپیشاندان کراوە بۆ دروستکردنی قوتابخانەوەیەکە. ئێمە سەرەتا لە قوتابخانەیە بووین خۆپیشاندانمان کرد چووینە قوتابخانەیە چ دووبارە ئێمە هێنەوە ئێرە لەبەرەوەی تەلەبەمان زۆرە دوایەوەش دوێنێ تەلەبەی پۆلی 10 وێژەی دەرکرا بە تەواوی ئێستا سیستەمش قەپات کراوە یعنی ئەو ساڵیان خۆبکردن. ئێستا ئێوە داواتان ئەوەیە بچنە قوتابخانە نوێیەکەوە ڕێژەی قوتابیەکان ئێستا ئێمە وعدمان پێدرا بوو قوتابخانەمان بۆ دروستکرا ئاساس بدرێت ئێمە بەڵام خاوەن پرۆژەکە دەڵێ من دەیکەم ئاهلی نایدەما تەلەبەی پێڕەش ئەو هاوڕێی شتۆر بگرین باسی ئەوم پۆلی چەندی و تا ئێستا تاقیکردنەوەکاتان کردووە یان نا؟ من دەی وێژەیمە دەی ڕیزانستی مەقصدم تا ئێستا تاقیکردنەوەیەکمان نەکردووە بڵێم تاقیکردنەوەی جدی و تا ئێستا تاقیگامان نەبووە تاقیکردنەوە بکەین مامۆستاکانمان ڕێژیان زۆر کەمە ڕۆژە قوتابی زۆرە من ئێستا 6 تەڵەبە لە یەک پۆلم ناتوانین دەرس بکەین سێسە دانیش من لە مانگی 9 کە قوتابخانە کرایەوە سێسە دانیش قوتابیەکان ڕێژەی سوپۆرەکە زۆرە مامۆستاکان ناتوان دەرس شەڕەکان نزیکی 6 کوڕ لە یەک پۆلدایە بەڵام ڕێژەی کچەکانی زۆرە لە زانستیەکان جێگامانە ئەو قوتابخانەی خۆی بوو 250 قوتابی دروستکە بەڵام ئێستا زیاتر لە 550 قوتابی تیاکرا ڕێژەیان زۆرە مامۆستاکانیش مەجاڵمان نییە ینی لەوانەیە کەم دەرس بکەیت ڕێژەی تاقیکردنەوەشمان کەم بوویتەوە ینی ئەو کێشەی کە لە 2010 تان بووکە نەبوونی پۆل ئێستاش دووبارە سەری هەڵداوە بەڵێ دیسان سەری هەڵدایەوە شوێنێکی خوێندنمانی تاک بکەین ئێستا داوا دەکەم بچنەوە قوتابخانە نوێیەکە و لە پۆلەکان ڕێژێکی کەم کرد وەربژێ قوتابی ئێستا ئێمە پۆلی حوتا پۆلێکی 12 خۆی قوتابخانە بۆ ئامادەیی دروستکراوە بەڵام ئێستا پۆلی 7 و 8 و 9 لەگەڵدایە ئەوان ڕێژیان زۆر لە ئێمە زیاترە چکە ئێمە بەهەمووی ناگەینە 200 قوتابی دەزانست و وێژەیەکەوە ئەوان زیاتر لە ئێمە پۆلی حوتەکان زیاتر لە 80 قوتابی لە یەک پۆل دادەنیشێت لەسەر زەوی زۆر دادەنیشن ئەگەر ئێمە تاقیکردنەوەیەک بکەین تاقیکردنەوەیەکی بیست بکەین دەبێت دوو پۆل دابەش بکرێت دوو پۆل بستە پۆلێکی پۆلێکە دەرکات لە پۆلەکان دەبێت قوتابی لەسەر ئەرزدا بەڵێ ینی ئەوە 2025 کە تا ئێستا قوتابی لەسەر زەوی دادەنیشت تاقیکردنەوەکان هەر ئەگەر کامێرەمانەکان هاوکار بین ئەمە ناوەی قوتابخانەکەی هەر وەک قوتابیەکان باس لەوە دەکەن کە کێشەی پۆلیان هەیە ئەلێرە و یعنی ئاماژە بۆ دەکەن کە لە ساڵی 2017 ئەلێرە خۆپیشاندانیان کردووە و قوتابخانە نوێیەکان بۆ دروست کراوە بەڵام لە ئێستادایە ینی ئیجبار کراون ناچار کراون بۆی کە بێنەوە ئەو قوتابخانەیە بخوێنن. ئەم کێشەیە لە نێوان خاوەنی پرۆژەکە وەزارەتی پەروەردە یعنی کە پرسیارم کرد لە بەڕێبەرەکەم باسییان لەوە کرد من بۆ گەیاندنی دەنجی ئەو قوتابیانە پەیوەندیم بە وتەبێژی وەزارەتی پەروەردە سامان سوێیلی کرد و ئەو بە 1964 بێت کە ئەم قوتابیانە با بەیانی بێنە وەزارەتی پەروەردە و لەگەڵیاندا دەنیشین تاوەکو کێشەکەیان چارەسەر بکەین و ئەم کێشەیان نێڵین کە لە پۆلەکان ینی 70 تەڵەبەیان 80 تەڵەبە لە یەک پۆلدا بنیشێ و سەردانمان بکەن ئێمە کێشەکەیان بۆ چارەسەر دەکەین.